ئێوارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی ئەودی و سنوور بەگەگەینەوە. دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم هەڕەشە و پێکدادان و شەڕی بەردەوامی ئێران و ئەمریکایە. ئێستا پاش چەند کۆبوونەوە و دانوستانێک جارێکی تر هێرشەکانی ئەمریکا بۆ سەر باشووری خاکی ئێران دەستیان پێکردوێتەوە بە دیاریکراوی لە سەرەتای مانگی حوتەوە کە ئێستا لە کۆتایەکانی مانگی حوتین ئەم شەڕە بەناو هەر هەبووە و باس لەواکرێ چەندین کەس کوژراون و چەندین شوێنی ئێران خاپور و بردومان کراون. لەو لاشەوە ئێرانەکان بەردەوام لە پەلامەردانی ناوچەکان لە وڵاتانی کەندا و لە دەوروبەری خۆیان ئەمە وای کردووە کە ئێستا ئێمە لە بەردەم ئەوەیە بین کە پرسیاری زۆر لەسەردا ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێت و لە هەفتەی ڕابردووترەوە پاش کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئەنقەرە جارێکی تر باس و خواست دێتەوە سەرەوەی کە ئایا ڕۆڵی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چیە بێت. تورکیا بێتە جێگرەوەی ڕاستەقینەی ئێران لە دوای ئەو هەژمونەی کە زیاد لە 2 دەیە بەسەر بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەپاندبووی و لەگەڵەوەشا ئایا ئەمریکا خۆی لێرە ئەمێنێتەوە یان نەخێر وەکالەتەکەی بە خەڵکی تراسپێرێت. ئەمە لەگەڵ کۆمەڵی پرسیاری ترا گفتوگۆیەکی وردەکەین ئەمڕۆ لەگەڵ هەردوو میوانی بەڕێزم بەڕێز سۆزان کوێتاز شرۆڤەکاری نێودەوڵەتی لە بریتانیا و هەروەها هاوڕێی بەڕێزم کاکتۆر کاردۆکریم توێژەر و شرۆڤەکاری نێودەوڵەتی لە ئەستۆدیۆ. زۆر بەخێر بن. سۆزان خان دێمە لای بەڕێز دەگەر گوێ لێ من بێت خۆشحاڵم کە جارێکی تر پێکەوەین هیوای سەلامەتی و لەش ساغی بۆ بەڕێز حەزەکەم لەوە دەست پێ بکەم ئەم دۆخەی کە ئێستا لە پاش دانوستان دەستی پێکردەوە ئەم دۆخی کە ئێستا دەستی پێکردووەتەوە لە شەڕی نێوان ئێران و ئەمریکا بەکوێ دەگات پێت وایە کە جارێکی تر ئەبێتە قۆناغێکی نوێی بەرەو پێشچوونی شەڕ کە ئێمە لە هەردوو قۆناغی شەڕی 12 ڕۆژە و شەڕی 6 هەفتەیە لە ساڵی ڕابردووە لە سەرەتای ئەم ساڵا بینیمان ئایا ئەمە جارێکی تر بێتەوە هەڕەشەی جدی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ پاکستان لەگەڵ ئەمریکیەکاندا پێم وابێت لە ئەو ڕێککەوتنەدا کە ڕێگە بە ئێران دەدات کە گورز بۆ شوێنێت لە دژی کەشتێ بازرگانیەکان چونکە ئێران هەوڵ دەدات هەژمونی خۆی بەسەر تەنگەبەری هورمزدا بسەپێنێت و ئەو تەنگەبەرە قۆڕق بکەیت دۆخێکە کە چیتر ناکرێت بەردەوام بێت چونکە ئێران بە شێوەیەکی بەردەوام هێرش دەکاتە سەر کەشتێ بازرگانیەکان لەبەر ئەوە نەئارامیەکان یاخۆتە ئەو بەردۆخ ئاڵۆزیەی کە هەیە لە نێوان ئێران و ئەمریکادا دووبارە دەست پێکردەوە. ئایا شەڕەکە کۆتایی دێ بەم جۆرە نەخێر چونکە ئەوەی کە ئێران دەیەوێت بیکات لە ڕێگەی پەلامەردانی وڵاتانی عەرەبیەوە لە کەنداوە چ کوێت بێت سعودیە بێت قەتەر بێت یان عێراق بێت تەنانەت کوردستانی عێراقیش بێت بە ئاواتی ئەوەن کە ئەوە لە وڵاتانە بکەن فشار بکەن لەسەر ئیدارەی ئەمریکی بۆ ئەوەی کە ئەو شەڕە ڕابگرێت و ملکەج بکات بۆ ئەو فشارانە و کۆتایی بەهێرشەکانی بێنە. پێم وانە شتێکی وا ڕوو بدات چونکە ئەولەوێتی ترامپ لە ئێستادا ئەوەیە کە دەبێت ئێران شەتەگەری واز لێ بهێنێت لە تەنگەبەری و هۆرمۆز دەبێت ئەمە بوەستێت واز لەو ڕەفتارە بێنێت ئەمە کوی بابەتەکە. زۆر باشە بەڵام جارێکی تر هەوڵەکانی پاکستان و هەروها وڵاتانی تر با ڕاستەی دەستپێکردنەوەی نێوەندگەری نێوان ئێران و ئەمریکا دەستی پێکردوێتەوە و زۆر باس لەوەکرێت کە ئێستا هەردوو لایەن هەم ئێران و هەم ئەمریکا رازین بە دۆخێکی بوونی شەڕێکی بەم شێوەیە چونکە هیچ کامیان ئامادەنین بکەونە ژێر کاریگەری هەژمونی ئەوی ترەوە. پێت وایە ڕۆڵی پاکستان ئەم جارەش ئەنجامیە بێت؟ پێت وایە پاکستان جارێکی تر کە دەستی کردوێتەوە بە هەوڵەکان بۆ نێوەندگەری و بۆ دانوستان بتوانێت ئەنجامیە بێت ئەم جاریش؟
بەڕێز سوزان پرسیارەکەم بۆ بەڕێزت بووە گەر لە ئێمە بێت. پەیوەندیەکە بچڕا ینی باش گوێم لە پرسیارەکەتان نەبوو. دەمەوێت باس لەوە بکەین کە پاکستان جارێکی تر دەستی کردوتەوە بە هەوڵەکان بۆ نێوەندگیری. ئایا پێدوایە ئەنجامیە بێت یان نەخێر ئەمە جارێکی تر هەر ئەو جۆرە درێژەدانەیە بە نەشەڕ نەئاشتی تەواو کە هەردوو لایەن جۆرەکان ئێرانیش و ئەمریکاش ڕەنگە بە دۆخەکە ڕازی بن. پێم وان نییە ئەو هەوڵانەی پاکستان هیچ چانسێکی هەبێ بۆ سەرکەوتن چونکە ئێران ئامادە نییە هەڵسوکەوت و ڕەفتاری خۆی ڕاست بکاتەوە چونکە ئامان مەبەست چییە لەم دانوستانانە ئەوانە بێمانان چونکە ئێرانیەکان سوورن لەسەر ئەوەی کە هەژمێنی خۆیان پسە پێێنن بەسەر تەنگەبەری هورمزدا ئەوەش شتێکە کە قابلی بەردەوام بوون و درێژە پێدان نیە بۆیە ئەوان لەو پێناوەدا پەلاماری وڵاتانی عەربی دەدەن بۆ ئەوەی کەوا لە وڵاتان عەربی بکەن فشار لە ئەمریکیەکان بکەن و دەستبەرداری هێرشی پەلامارەکانیان بن بەسەر ئێران بۆیە ئەو هەوڵانە سەر ناگەڕن چونکە پێشتر ئەومان بینی پێشەشی وا لە ئارادا بوو ڕژێمی ئێران ڕژێمێک نییە کە متمانی پێ بکرێت ئەمە یەکەم جار نییە و دوایین جاریش نابێت کێشەکە لە چییە؟ کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران و دوو ئەولەوێتی جیاوازیان هەیە ئیسرائیلەکان دەیانەوێت ڕژێمی ئێران بڕوخێت بەڵام ئەمریکیەکان ئاڕاستەیەک یا ڕێبازیەکی جیاوازیان هەیە مارکۆ ڕۆبیۆمان هەبوو کە گوێمان لێبوو لە فلیپینەوە قسەی کرد و وتی ڕاستە ئێران لەناو کێشەیەکی قوڵدا بەڵام ئێشتا دەمانەوێت بگەین بە ڕێککەوتنێکی دیپلۆماسی لەگەڵیاندا ئەمەش ئەم پێکادانەیە لایەکت هەیە کە دەیەوێت ڕژێمەکە بڕۆخێت لایەکی تریشت هەیە کە تاکو ئێستاش بەو هیوایەیە کە بکات بە جۆرێک لە ڕێککەوتنێکی دیپلۆماسی لەگەڵی و ئەمەش ڕێگەیەکی داخراوە چونکە ئێرانیەکان سوورە لەسەر ئەوەی کە کۆنتترۆلی تەنگەبەری هورموز بکەن. زۆر باش کاکتۆر کاردۆ زۆر بەخێر بێجارێکی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا زۆر باس لەوە کرێت کە بەرەو گۆڕانکاری نوێیە لە ژێر سای ئەم شەڕەکە هەیە و لەگەڵیشیا کۆبنەوەی توکی ناتۆکە لە ئەنقەرە بەڕێوە چوو لەگەڵیشی ئەو گۆڕانکاریانی کە باس لەوە کرێت کە ئیسرائیل هەژمون پیا ئەکات و چۆن ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێبگەین؟ ئەگەر لەم پرسیارەوە دەست پێ بکەین ڕاستکی گۆڕانکاریەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانین بڵێن بە شێوازێکی ڕادیکاڵی ڕوویداوە و شێوازێکی دۆمینۆ ئیفێکتی وەرگرتووە ئەگەر سێرکەین لە 7 ئۆکتۆبەر بەدواوە لە شەڕی غەزە دوایچین بۆ لوبنان پاشاندین لەگەڵ ئێرانە ینی ئەمە ئەبینیت و لەگەڵ ئەوەشا هەمان کاتە داڕمانی ڕژێمی بەشار ئەسەد ئەمە وە ئەگەینێک کە ئەو هێزی کە ناوی ئێران بوو کە باڵەدەستترین هێز بۆ توانین بڵین لە دوای ئێران لە دوای ئەمریکا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم هێزە ئێستا بۆشاییەکی زۆری بۆ دروست بووە ئەمە پێوتێ با بڵین پاوە ڤاکۆم یاخۆ با بڵین دەسەڵات بۆشاییەکی دەسەڵاتی دروست بۆ لێرانەیە بۆ پڕکردن بەم بۆشایی دەسەڵاتەوەی کە بەڕێزت باست کرد تورکیا ئەتوانێت بێتە سەر ستەیس تورکیا ئەتوانێت ئەمڕۆڵە بینێ بەڵام پێویستی بە کۆمەڵێک وەک چۆن بڵێ پۆلیسی تازێ پێویستی بە کۆمەڵێک ڕێوشێنی تازێ پێویستی بە کۆمەڵێک ڕێکەوتنی تازەیە لە هەمان کاتە وڵاتانی خلیج یاخۆ با بڵین وڵاتانی کەنداو گەڕانەوە سەر بۆ کچۆم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بگەرنەوە بۆ پێش داڕمانی بەشار ئەسەد وڵاتانی خلیج ئەو ڕۆڵیان نەبوو لە سووریایە بە شێوازێکی ڕاستەوە خۆ لەگەڵ بەشار ئەسەددا کۆنتاکتیانە بوو یاخۆت لێ دوورکەوتبوونەوە بەڵام ئێستا 100% پشتگیری ئەحمەد شەرعەکەن 100% گەڕانەوەی سووریاکەن بۆچی ئەمە وە ئەگەێنێ کە وڵاتانی خلیج بە هەمان شێوانە بگەڕنەوە بۆ ئەم ساحەیە ئەمە چی ئەگەێنێ ئەمە پێوترێ چۆن بڵێ ڤیژنی جیاواز هەیە با بڵین هەر قوتبێک یاخود هەر جەمسەرێک کۆمەڵێک بیرروبۆچوونی جیاوازیە ئەم بیرروبۆچوون جیاوازان پێکدادان دروستەکە لەگەڵ یەکتریە تورکیا بە بیرروبۆچوونی خۆی ئیسرائیل بە بیرروبۆچوونێکی جیاوازی خۆی ئێران بەم هەموو برینداری و بەم هەموو جەنگەوە کە هەیەی بە بیرروبۆچوونێکی جیاوازی خۆی لە هاوپێچ وڵاتانی خلیجیش گەڕانتە ناو ساحەکە ئەمە قوبوڵ ناکەن کە ئەمام بکەونە دەرەوەی گەمەکە لەسەر و هەموو ئەمانەوە کە بریتێ لە ئەمریکا ئەوێت چۆن بڵیت لەگەڵ یەکێک لەم هێزانەیە یاخۆ با بڵین بە هاوبەشی ئەم هێزانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرێ بەڕێوە ڕێگە نەدەجاریتە ئێران گەڕێتە ناو ساحەکە بەڵام ئەگە سێریکە بە شێوازێکی هەلیکۆپتەری سێریکە لەسەرەوە بخوارەوە ئەمە هەمووی بریتە لە پێکدادان لە بینێم هێزانەیە بەڵام بەرژەوەندی با بڵین بەرژەوەندی هاوبەشەیە وەروەها بەرژەوەندی دژیژەیە بۆ نمونە بۆ ئیسرائیلیەکان
کە پێکدادانیان هەیە لەگەڵ ئەمریکەکانە چییە؟ ئەگە سێرکەین لە سووریایە ئەوە قەنەعەتیان وایە سووریا نابێ بگەڕێتەوە سووریایەکی بە شارەسەتی حکوومەتێکی مرکزی سنترالایزستیت بێ ئەمە لە تێڕوانێکی ئیسرائیلەکانەوە ئەوە قەنەعەتیان وایە بێ سووریا لاواز بێ سووریایەکی پاوەنخواز نەبێ ئەحمەشەر لە دیمەشق کۆنتترۆلی هەموو سووریای نەکرد بێ بەعکسی هەمان بیرروبۆچوونی ئەمریکەکانەوە کە تۆم باراک سەپەرشتێکە ئەبێ سووریایەکی one nation one army one flag واتە یەک سوپا یەک نەتەوە یەک ئاڵا ئەمە تێڕوانینی ئێسای تۆم باراکە کە نوێنەری تایبەتی ترامپە بۆی لە ڕاستی ئەمە ئەبینی پێکدادان دروستەکە لە هەمان کاتە تورکیا متەڕەدیدە لەوەی کە هەم سووریایەکی پارچە پارچە دروستکرێ و هەم سووریایەکی زۆر بەهێز دروستکە کە لە دەستی دەربچێ بۆیە متەڕەدیدە لەوەی لەگەڵ کامیان نابێ بەڵام بێگومان لەگەڵ ئەوەیە کە سووریایەکی یەک پارچەی دروست بێ بەڵام ئەوەندە بەهێز نەبێ کە لەژێر هەیمەنەی تورکیا دەرچێ ئەگە بگەڕێنەوە بۆ ئەوەی ئێران ڕاستەکەی ئێران لە ڕاستیە لە دۆخێکی نەجەنگە نە ئاشتیایە هەمیشە ئەوان وەکو چۆن لە ئێستا عێراقچی لە چەند ڕۆژەی پێشوا قسەی کرد ئەوان قەنەعەتیان وا بووە ئەم مفاوەزاتەش بریتیە لە چۆن بڵێ a new round of the game واتە بریتی بووە لە جۆرێکی تر لە یاریەکە ڕاوندێکی تر بووە لە یاریەکە بۆیە زۆر نەبوون بۆی کە دڵنیا بن لەوەی کە سەرکەوتوو ئەبن لە مفاوەزاتە چونکە گومانیان لەوە بۆ کە ئەمریکەکان بگەڕنەوە بۆ جەنگ و پێکدادان بۆیە هەر یەکێک لەمانە کە کەسێریاکی چ ئەمریکا بێت چ ئێران بێت چ تورکیا بێت چ ئیسرائیل بێ یاخۆ وڵاتانی کەنداوە بێ هەر هەمویان پلان ئەیبیسییان داناوە بۆ خۆیان چونکە ئەزانن ئەم دۆخی ئێسای ڕۆژڵاتی ناوەڕاست زیاتر لە دۆخی دوای جەنگی جیهانی یەکەمە دکتۆر یعنی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کەسێرەکەی هێز ئەوە بڵێن بریتانیا دێ فەڕەنسا دێت هێز داگیرکەرەکان دێنەوە ئەوی کە پێوتە کۆلۆنیالیزمەکان ئیستیعمارەکان دێنێرەوە بۆی لە ڕاستی ئێستا زیاتر لە دۆخەیە دۆخێکی زۆر شوڵقاوە دوای جەنگی ئەگەسی جەنگی جیهانی دووەم بکەین جەنگی جیهانی دووەم سێرەکەیت تۆ ئەنجومەنی ئاسایش دروستە بێ ئارامی ئەگەڕێتەوە بۆ جیهان بەڵام ئێستا ئێمە خۆمان حازرەکەین بۆ جەنگێکی گەورەتر نەک ئەوەی کە ئەم جەنگە لێرانەیە بۆسێ بۆی لە ڕاستیە بەڵ ڕۆژاتی ناوەڕاست ئەگۆڕێ لە گۆڕانکاریەکی با بڵێن ئەگەر بە خێرایش نەگۆڕێ بەڵام گۆڕانکاریەکی ڕیشەی و ڕادیکاڵیە بۆیە زۆر گرنگە ئەمە لەوە تێبگەین کە نەجەنگ نە ئاشتی نامانگەێنێ بەوەی کە بڵێن ئێمە بەردەوام بین لە جەنگ نە ئەچینەوە بۆ ئاشتی احتیمالێ ئەگەر لەو پرسیارەوە بگەڕێنەوە بۆی احتیمالێ بگەڕێنەوە بۆ ڕاوندێکی تری دیبلۆماسی و گفتوگۆ یعنی هیچ مەحاڵ نییە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێرانیەکانە چونکە ئێرانیەکان فێری ئەمە بوون ئەمە یەکەم جاریان نییە و ئەمە با بڵێن شکستی یەکەم جاریان نییە لە مفاوەزاتە یاخود شکستی یەکەم جاریان نییە لە جەنگە بەڵکو چەند جارێک ئەمەیان کردووە بۆ احتیمالێکی لێرانەیە دۆناڵد ترامپ یاخود با بڵێن ئیداری ئەمریکی کە چانسێکی تر باتە بەچی بەوەی کە بگەڕنەوە بۆ چونکە ئەڵێ چی ئەڵێ ئێمە توانیمان ئەوەندە سەربازیان بکوژی ئەوەندە ژێرخانیان لاوازکەین ئەوەندە واتە بە زمانی ژمارە بە هاونیشتیمانیانی ئەمریکاڵێ کە بەڵێ ئێمە ئەوەمان کردووە بەڵام ئەتوانین گەڕنە بۆ مفاوەزاتیش بۆی ئێران موجبیرکەین یاخود ئێران وا لێ بکەین کە واز لە چەکی ئەتۆمی بێنێ بۆیە لێرانەیە وێژنێکی تر هەیە بیربۆچنێکی تر هەیە ئایا بەڕاستی ئەمریکا ڕژەم چێنجی ئەوێ هەرچەنە پیتە هەیە کە با بڵین وەزیری جەنگ باز لەوە ناک ئەڵێ ئێمە ناچین لێران نێشن بڵدینکن وەک لە عێراقا کردمان وەک لە ئەفغانستانە کردمان واتە باز لەوە ناکە کە بێن دەوڵەتێکی نوێ دروستکەنەوە ئەگەر سێری دۆناڵد ترامپکەی لە تویتەکانیە لەو پۆستانێکی کە پێم وایە گاپێکی گەورە ئەبینی ڕۆژە باز لەوە کە سەرسامە بە موشیدی نوێ ڕۆژێ سەرسامە بە مفاوەزاتی ئێرانەکان ڕۆژێ سەرسامە بە جەنگی ئەمریکا ینی لە ڕاستیە ئەمیر بووچونە زۆر لەگەڵ هەمان کاتە ئەگەسەی ماگرۆبیۆکەی ماگرۆبیۆ کە وەزیری دەرەوەی ئەمریکایە ینی کەلی ئەپرسن لەبارەی ڕژەم چێنجەوە هیچ وەڵامێکی نییە تێگەی ینی هەرچەند باز لەوە ئەوەی ماگرۆبیۆ تەرکیزی لەسەر کوبە ئەوەنە بیری لە ئێران نییە ینی بە ڕاستی ئەو بیر بۆچونە جیازە ناویداری ئەمریکی وای کردووە کە ئێمە کە بازێتە سەر ڕژەم چێنج زۆر متەڕەدیدین لەوەی و هەرچەند هێرشەکان تونتر بێ بۆ سەر ئێران ئایا ئێرانیەکان ئەو خۆیان ئەڵێن ئارامی استراتیژیان هەیە ئارامی استراتیژی هەرێمێنێتەوە چکە گومانێگەی ئێرانیەکان لە کۆتاییەکە بڵێن چی ئەگەر کەشتی ئێمە غەرق بێ ئەبێ کەشتی ئێوەش غەرق بێ اینجا ئەگەر وڵاتی ئێمە بە تەواوەتی تووشی دارمان بێ بۆچی ئێمە با بڵین ئەو چۆن بڵێ وەرەقەی کۆتایی بەکارنێنین کە بریتی بێت لە داگیرکردنی وڵاتێک
کە بریتی بێ لە هێرشکردنە سەر وڵاتێکی تر پێم وایە وڵاتانی خەلیج زۆر لەو سینناریۆیە ترسن کە احتیمالێکی زۆرێک کوێیت بەحرێن چونکە ئەمانە زۆر سنسیتیڤن وڵاتانی لاوازن وڵاتانێکن هەمیشە سەتەلایت ستیت بوون هەمیشە ئەمریکا پاراستونی کوێیت ئەوەی بینیوە لەگەڵ عێراقا بۆیە احتیمالی دووبارە بوون ئەوە زۆر هەیە وە خۆشی زۆر باش دەزانێت ئەو گرنگە ینی من شەر هاوڕامە سەرەوەی مۆزوعی دانوستانەکە جارێکی تر ئەگەری زۆر بەهێز بێتەوە سەر احتیمالی زۆر لەگەڵیشی ینی سەرنجی ئەو چاپێکەوتنەی عراقچیماندا ئەوەی دوڕۆژی ڕابردوو لەگەڵیشیا گەربی بەستینەوە بە کۆبوونەوەی لوتکەی ناتۆ ینی هەستەکەی جۆرەکان خەریکە ئێران مەترسیەکی تری بۆ دروست بووە کە ترسی لەوە هەیە کە ئێران بەرەو پارچە بوون بڕوە ینی ئەم مۆزوعی تەجزیێتەڵە بەلای ئێرانەکان زۆر تۆخبووەوە ئەم جارە ئەگەر چی جاری پێشوش لە شەڕی چل ڕۆژەشە هەوڵەکانی دۆناڵد ترامپ بۆ قسەکردن لەگەڵ بەرپرسانی کورد بەوەی کە باس و خواسەکرا چەکی نردووەچیوانە بەو ئاڕاستای وەڵام ئەم جارە ینی جۆرەکان خەریکە تێگەشتێکی دروستە بێ هەمان سینناریۆی ناو سووریا دووبارەکەنەوە 8 ساڵ ئیدلیب هەبێ دوای دەست بۆ گۆڕینی مرکز بێنن ینی ئەمە خەریکە ئێستا بۆتە بابەتێک کە زایجی ئێرانەکان لەو مەزەتی ئەگەن باش تێگەن ئێرانیەکان چۆن بڵێ دوای وشەکان نەخوێندنەوە ینی پێگەی تورکیا لە ناو ناتۆیە پێگەیکی ئاسایی نییە هەرچەنە گومانێکی تر هەیە کە ئیتر ئەمریکەکان هیلاک بوون لەوەی کە هەمیشە خزمەتی ناتۆ بکەن دەیتر ئەبێن ناتۆ خۆی خزمەتی خۆی بکە ئەبێ ناتۆ خۆی پلانی خۆی هەبێ و باشترین ڕێگە چارە بوو ئەوەی کە ناتۆ بکرێتە سەرستەیجە بریتە لەوەی تورکیایە گەبێت بەهێزە لە ڕووی پیشەسازی سەربازیەوە لە ڕووی جیۆپۆلیتیکسەوە بەهێزە و توانیوێتی گەمەکە لەگەڵ ئەمریکەکانە بەباشی بەڕێوە بەتابەتی لە سووریایە و هەروە لە شەڕی غەزەشە تا ڕادەی سوود لە بشتی پەردەوە ئیشی کردو لەگەڵ ئیسرائیلەکانە هەرچەنە بە خیتابی سیاسی ئەم جار زۆر باسەوە کەوتم ئەو سینناریۆی سووریان بەلاوە سەرکەوتوو بووە بەڵێ بێگومان ئێدی خۆ سینناریۆ ئیدلیب هەر ئەوە بوو کە ئاخی کاربوو بەکار هێنرا بۆیە ئێمە خۆمان درکی پێکەن لە هەرێمی کوردستانە هێرشی ئەم جاری ئێران سروشتی نەبوو بۆ هەرێمی کوردستان ینی دکتۆر ئەگە سێرکەی ئەم جارە هێرشەکانیان بە ئاراستەیەک بوو چۆن بڵێ ئەزانم ئەچێشم بەکوێ و ئەزانم لە چۆش ئازارەگەی و بەڵێ بە تایبەتی ئەم جارە ینی هێرشەکانی ئەم جارە چۆن بڵێ ئەتوانین بڵێن پرۆکسیەکانی ئێران نەبوون جاشەکانی ئێران نەبوون بەعکسەوە خودی دەوڵەتی ئێران خۆی بوو و ئەمە نەشاراوەتەوە شتێک نێشاراوە بێ بەڵکو هێرشێکی جەرگبر بوو قوربانی لێمەسەرەوە دکتۆرکەم بەڕێز سوزان خان لوتکەی ناتۆ لە ئەنقەرە بەڕێوە چوو لەماوە چەند ڕۆژی ڕابردووە و ئەوە لەگەڵ دکتۆر کاردۆش باسیەوەمان کرد ینی جۆرەکان بەرەو ئەوە ڕۆین کە تورکیا بەهێزتر ببینین هەژمونی تورکیا لە ڕژات ناوەڕاستا ببینین بەتەنیشت هەژمونی ئیسرائیلەوە بەڵام ئەوەی کە زستە زۆر بەهێز چاوی لێکرێت و ئەکرێت لە داهاتووە ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاریەکان بریتی لە تورکیا سەرنجی تۆ لەو ڕۆوە چییە؟ تەماشاکە پێم وانە ئیسرائیل ڕێگە بدات کە هێز و دەسەڵاتی ئایەتوڵڵا و تورکیا دووبارە زیندوو ببنەوە لە هەر شوێنێک بێت لە ئەمریکا بابەتەکە بەو شێوەیە نابینن لە کاتێکدا ترامپ کە هەلی تازە دەکاتەوە بۆ تورکیا دەبێنێ ئیسرائیلەکان ئارام دەبن بە تایبەتی ئیسرائیلەکان بە تایبەتی لە ئاستی هەواڵگیری و سەربازی کە پەیوەندی دەکەن دەڵێن کاتێک کە ئێمە لە ئێرانی ڕژیم بووینەوە ئەوە پێویستە مامەڵە بکەین لەگەڵ تورکەکانتە چونکە ئیسرائیل و تورکیا وەکو هەڕەشەیەکی نوێ دەبینێت بە تایبەتی لە دوای هێرشە تیرۆسیەکەی حەماس لە غەزە چکە دەبینی تورکیا زیاتر تێبینی هەیە لەسەر ئیسرائیلە و تورکیا بۆتە محور و ناوەندێک بۆ کۆبوونەوەی هێزە ڕادیکاڵیەکان چ حەماس بێت یا برایانی مسلمانی ڕخرای برایانی مسلمانە و هەروەها وەزیری دەرەوەی تورکیا گوێمە لێبوو کەوتی کە ئیسرائیل بۆتە بارێکی گران بۆسەر مرۆڤایەتی وا دەبێت کۆتایی پێ بهێنن وای گوێبیستی چەندین لێدوانی هاوشێوەی تر بووین لە بەرپرسانی تورکیاوە بە سەرۆک ئەردۆگان خۆشیەوە کە ئیسرائیل تۆمەتبار دەکات پەنجابدانی تاوانی کۆمەڵ کوژی و دووبارە ڕەخنە دەگرێتەوە لە ئیسرائیل و دەوڵەتی جوولەکە بۆیە ئیسرائیل ڕێگە بەشتیوان نادات ئیسرائیل ڕێگە بە تورکیا نادات
کە هەژمونێکی وای لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەبێت و بە هیچ شێوێکیش خۆشحاڵین بۆ پەرەسەندنانەی کە ئێستا لە سووریا لە ئارادا چونکە ئیسرائیلێکە کە لە وڵاتە کەمانەی کە پێی باشە کە پێی باش کەسێک وەکو جۆلانی سەرۆکی سووریا بێت چونکە بەرپرسانی لە بەرزی ئیسرائیل هێشتا جۆلانی وەکو تیرۆریستێک دەبینن و ئیسرائیل هیچ کاتێک متمانە بەم ڕژێمەنی سووریا ناکات چکە دەزانێت ئەم ڕژێمەنوێی سووریا فرمانەکانی لە تورکیاوە وەردەگرێت و بۆیە من هاوڕام لەگەڵ میانە بەڕێزەکەی تۆ لە سوێدیا کە ئەو قسانە دەکات و کە دەڵێت بۆشایی دروست بووە لە دەی ڕوخانی بەشار ئەسەدەوە بەڵام ڕژێمە ئەم بۆشای لەلایەن تورکیاوە پڕکراوەتەوە بەڵام لەژێر ناوی حکوومەتێکی نوێ لە سووریا لە دیمەشق کە لە بنەڕەتدا فەرمانەکان لە تورکیا وەردەگرن و بڕارەکان لە تورکیاوە دەرچون و ئیسرائیلیش لەو بارەیەوە هی بە هیچ شێوەیە خۆشحاڵ نیە و ئەمەی پێخۆش نییە. سوزان حەزەکەم لەسەر سووریا تۆزە بۆستین وا بزانم ئەو کاتیش کە هێرشەکان کران لەسەر ڕۆژاوای کوردستان شەڕ و ئەوە هەبوو لە بینی هێزە ڕادیکاڵەکانی سووریا چه هێزە جیهادەکانی سووریا لەگەڵ ڕۆژاوای کوردستان گفتوگویەکی ترمان کرد پێکەوە بنوتۆ ڕۆڵی ڕۆژاوای کوردستان ئێستا چۆنە دۆخی ڕۆژاوای کوردستان لەو پەیوەندی کە لەگەڵ دیمەشق هەیەی پێت وایە کە کورد توانی تا ڕادێک خۆی بپارێزێ لە ناو دەسەڵاتی نوێی سووریایە و بەشەی لە مافەکانی بەدەسەرەیان نەخێر ئەمە دۆخێکی ناچاریە کە تێی کەوتووە و کورد ئەبێت جۆرێکی تر بیر بکاتەوە بۆ مامەڵەکە لەگەڵ دیمەشق. تەماشاکە لە ڕاستیدا من هەوادار و لایەنگەری ئەم ڕژێمەنەی سووریانێ بەڵام ئەحمەد شەرع لە ئێستادا وای دەبینم کە هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کە سووریایەکی فرەلایەن دروست بکات بەڵام کێشەکە وێ سووریا تەنیا ئەحمەد شەرع نییە کێشەکە تۆ ئەردۆگان هەیە تورکیا کێشەی کوردیە و تورکیا ئەو کەسەیە کە لە پشتی دیمەنەکەەوە ڕێگەن نادات بە کوردانی سووریا بە مافەکانی خۆیان بگەن و بۆ ئەوەی کە شەرعیەتێکی یا مافە شەرعیەکانی مافەڕەوەکانی خۆیان هەبێت کێشەکە سووریانیە بەڵام کێشەکە ئەردۆگانە مەبەستم ئەوەیە کە زیارە کێشەکە ئەوەیە کە چەندین راپۆرتی هەواڵگریە کە ئەمریکا دەوێت ڕژێمەکە بگۆڕێت و دەیانوێت هێزەکانی کورد بەکاربهێنن بۆ ڕوخانی ڕژێمی بەشار ئەسادە بەڵام یاخود ببرن بۆ ڕوخانی ڕژێمی ئێران بەڵام تورکیا و ئەردۆگان بوو کە ڕێگەیان بۆ نەدا و ئەوان حەز ناکەن بۆ نانەوێت کە کوردەکان ڕۆڵ بگێڕن و هەمان ئەو مافیان هەبێ وەک چۆن کوردانی عێراقیانە ئەوان نانەوێت ئەوە ڕوو بداتەوە و ئەوان لە ئێستاوە هەنگاوی خۆیان دەنەدا ئەوان نانەوێت کوردانی ئێران مافەکانی خۆیان بەدەست بهێنن و بەدڵنیاییشەوە نانەوێت کوردەکانی ڕۆژافا هیچ جۆرە مافێکی خۆیان بەدەست بێنی کێشەکە ئەوەیە کێشەکە تورکیا کەواتە ڕێگە چارە چی ڕێگە چارە چێ بۆ کارکردن بۆی کە بەرەو پێشەوە بچین دەنگێکی زۆر لە نێو ئیسرائیل هەن کە دەڵێن دەبێت ئیسرائیل استراتیژیەتێکی نوێ لەگەڵ هاوبەشەکانی لە ناوچەکەدا پەیڕەو بکات ئەو هاوبەشانەش کێن تۆ وڵاتانی میانڕەوت هەیە بۆ نمونە عیماراتی عەرەبیت هەیە بەحرێن هەیە ئوردون هەیە مەغریب هەیە ئەنجا کوردەکانیش هەیە و ئەوان کورد وەکو هاوپەیمانێکی سروشت دەبینن لە دشی دوژمنەکانیان کێ دوژمنی کووردە و هەر کەتێک لە دشی مافەکانی گەلوی کورد بێت دەزانین کیان حکوومەتی سووریا ببرن حکوومەتی تورکیا و ڕژێمی ئێرانیە و بەشدارینەکەتن لە کاروبارە ناوخۆیەکانی سووریا ئەگەر دەستێوەردان نەبووە لە کاروبارە ناوخۆی سووریا ئەوە دەتوان بینی کە کوردانی سووریا مافێکی زیاتریان دەبوو لە ناو سووریای نوێدا بەڵام دووبارەی دەکەمەوە کێشەکە ڕژێمی سووریانیە بەڵکو کێشەکە ئەردۆگانە. زۆر بەش دکتۆر کاردۆ ئەمە گۆڤاری ئایندە ناسیە لە ژمارەی نوێیە باس لە تەوەرێکی ورد قوڵ و زۆر ئەوە کار لەسەر ئیسرائیل بۆیە حەزەکەم بیبەسمەوە بۆەوە کە ئیسرائیل بەرەو کوێ ئەڕوات دۆخی ئیسرائیل هەژمونەکەی بوونی دەستخۆش بساجێ لە دوای 7 ئۆکتۆبەر و تقریبا ئەمە هەر بۆتە پرسیار ئایا ئیسرائیل بێتە دڵهێزی ناوچەکە ئەزانیت بسات سێکە ئیسرائیل ڕێکەوتنی ئیبراهیمی لەولاو هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە
ناتانیاهۆ زۆر جار بانگشەی بۆ کرد بەڵام لەگەڵیشی ئەو گیرۆ دەبوونەی ناتانیاهۆ بە گرفتەکانی خۆی و شەڕی غەزە و ئەوە بگومان سپاس بۆ بەڕێز سپاسش بۆ ناون توێژنەی ئایندە ڕاستەکەی ئەگە سێرکەین لە پێش 7 ئۆکتۆبرە منش هەرخۆم ئارتیکلێکم هەبوو لەسەر ئیسرائیل نووسیمە بە زمانی کوردی بووە بریتە لە مقارنەیەک لە سیاسەتی ئاسایشی ئیسرائیل لە پێش 7 ئۆکتۆبر دوای 7 ئۆکتۆبر بەتایبەتی بەرامبەر بە حەماس بە حیزب الله بەرامبەر بە حەجی شعبی یاخۆ با بڵێن کە پێوتێ نۆن ستیت ئارمد گروپس ئەو هێزە چەگارانەی کە نادوڵەتەکان ئەگە سێرکەین ئیسرائیل لە پێش 7 ئۆکتۆبرە بۆ نمونە حەماس ساڕۆخێکی هەڵەیە ئیتر ئەبوو بە شەڕ باشە ئەویژە هاو بە تیارە و قەسفێ کرد و تا هەفتەیە دوو هەفتە مانگ بۆ 2 مانگ شەڕ بوو لە بینی حەماس و ئیسرائیلە دوایەوە میسر تورکیا چەند وڵاتی ترە کەوتنە بینەوە و ڕێکەوتنێک دروستە کرایەوە جاریت وا بڵین ئەچونە ناو دۆخێکی ڕێکەوتن ئەم ساڕۆخ ناویشە ئەوش قەسفی نەکا حیزب الله بە هەمان شێوە مەسەلەن لە سنووری خۆیەوە هێرشەکە لەسەر ئیسرائیل ئەمیش بە هەمان شێوە لە بەیروت و لە ئەزداحیەدا ئەم شوێنانە بەڵام لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەم تێڕوانینە گۆڕا ئیسرائیل ناتوانێت لە دۆخی ڕەدعابێ واتە وابکە لە وڵاتان واتەوە هێرشێکی با بڵین یەک بیان ترسێنێ بۆی هێرش نەکەنە سەروان نەخێت لەمە دووە ئیسرائیل چی بەکارهێنێ تاکتیکێکی هەیە بۆ نمونە لە غەزەیە نابێ حەماس حکومەتێکی هەبێ وەکە پێوتێ گاڤرننس واتە ئەدمینیستریشن واتە نابێ حکوومەتێک دەسەڵاتێکی بەڕێوەبردننی هەبێت توانای بەڕێوەبردنی هەبێت to be able to governance واتە نابێت توانای بەڕێوەبردنی هەبێ حەماس واتە بێت تۆ وای لێ بکەیت وا تووشی شەلە لێ بکەیت کە توانای بەڕێوەبردنی نەبێ لە لوبنانە ئەبێ بە شێوازێکی دیبلۆماسی پاڵەپەستوویەکی زۆر لەسەر حکوومەتی لوبنانی دروستکەی حکوومەتی ڕسمی لوبنانی لە ڕێگەی حکوومەتی ڕسمی لوبنانیەوە تۆ بربەس دروستکەی بۆ حیزب الله و ئەوەشیان کرد بۆ نمونە حیزب الله ئەوەتانێ ئەبێت تۆ چەندکە تەسیم بکەیتەوە بۆ ئەوی بتوانی بەشدار بین لە پرۆسی سیاسیە وە خۆشیان بە هەمان شێوە ناوەستن لە لێدانی ئەو کە نایەن ناوە بۆ نمونە با بڵێن سەرۆکی پارتە سیاسیەکان یاخۆ با بڵێن سەرۆکی ئەو هێزە بۆ نمونە حەسەن نەسروڵڵایان کوشت سەنواریان کوشت هەنیان کوشت هەموو ئەمانە بۆ چونکە تۆ پێ دەڵێ ئەبێ ئەم گاپە دروستکەی لە بینی ئەم هێزانەیە واتە کۆمیونیکیشن دروست نەبێتەوە لە بینیانە کە دێتە سەر حەشدی شعبی بە هەمان شێوە ئەبێ ئەم مەرجە دابنی بۆ حکوومەتی عێراقی وەکردیشان نابێ ئێمە کەسێکمان هەبێ سەر بە میلیشیەکانی عێراق بن هەچ کامێکیان بێ ئەحمەد ئەسەدی بێ شەبلی زەیدی بێ مالیکی بێ لیکێکی هەبێ لەگەڵ میلیشیەکانە و سەر بە وەزارەت بێ بۆیە تۆمبارەك ئەم مەرجیدانە بۆ دروستکردنی حکوومەتێکی نوێ لە عێراقا لە ڕاستی ئەمە بریتە لەوەی ئیسرائیلەکان کە ئێستا لەسەر ئەمە ئیشەکەن ئایا بەڵام ئەمە جێگەی پرسیارە تا چەند ئیسرائیل دەتوانێت لەگەڵ ئەمەیە بگونجێ چونکە بۆ ئێمە باز لە کۆمەڵێک هێزەکەین کە ئەمانە هێزی ئایدۆلۆژین ئەمانە هێزێک نین بۆ ماوەیەک دروست بن و کۆتاییان پێبێ ئوستازیان ئەمانە هێزێکی ئاینیە سێکتەرینیزمە لەسەر بنەمایەکی سێک دروست بووە لەسەر بنەمایەکی ئایدۆلۆژی ئاینی دروست بووە و تا ڕادەیەکی زۆر هەموو هەرێکێک لەمانە ئەکسکیوزێکی هەیە چۆن بڵێ ئەرگومنتێکی هەیە هۆکارێکی بۆمانەوەی ئەگەر تۆ سەری حەماسکەی ئەڵە من هێزێکی شۆڕژگێڕم ئەمێ خاکی خۆم ڕزگارکەم تێگە قوربان ئەویش بە هەمان شێوە خاکی داگیر کراوە ئەگەر سەری حیزب اللهکەی ئەڵێ ئەوە تا ئیسرائیل ناڵێ وڵاتێکی خۆمە ممارەسەی سیاست بکەم هاتووە خاکی منی داگیر کردو ناچێتە دەرەوە ئیسرائیل بینی لە خاکی لوبنانایە ینی بە هەمان شێوە ئیسرائیل ئەمەی داوەتەوە دەسیوان ئەگەر سەیری حەجی شعبی بکەی ئەڵێ خۆ ئێمە ئەمریکا نەچۆتە دەرەوە ئەمە چاکانمان تەسینکەینەوە ئەوەنێ بە زەیدی ئەڵێن بۆی لە ڕاستیە سیاسەتی نوێی ئیسرائیل بەڵێ ئەوەیە کە نابێ بە هیچ جۆرێ بە هیچ جۆرێ ڕێگە بین بەم هێزانە ئەکسەرسایزی پۆلیتیکسکن لە وڵاتی خۆیانە ببن بە بەشی واتە ئینتیگریتی سیاست بن ئەبێ هەمیشە لە دەرەوە بن و نەتوانن دەستیان بگا بەو سەرچاوە داهاتوودارانی کە هەیە بەڵام من هەمیشە ئەمە ئەخوێنەوە لە سیاست ئیسرائیلە ئەمە وەکو چی وە ئەگەر ئێمە بمانەوێ عێراق حکوومەتی چی بەسەر بە میلیشیاکان نەبێ ئەمە بێت دەرزیەک بێنی هەڵینەوە کایانێکەوە کاکە ئەمە ناکرێت بۆ چونکە ئەم هێزانە بەشێکن لە سۆسیال با بڵین لە پێکاتی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگایە یعنی تۆ چۆن دێی بۆ نمونە مالیکی ئەخێتە دەروی بازنەکە بێگومان نەتوانی مالیکی وەکو شخصێک کە تۆمبارە کردیشی نێژ بێ بەسەر گۆزیران بەڵام ئێمە لێرانەیە دەوڵی عمیقەمانەیە ئەوەی کە پێوتێت دیپ ستیت لە ڕێگەی دیپ ستیتەوە مالیکی لە 2006ەوە لەگەڵ دەوڵەتی عێراقیایە یعنی دوو جا سەرۆکوەزیران بووە خەریب بۆ سێم جارە بوو بە سەرۆکوەزیران هەمیشەش دەسەڵاتی ڕاهات هەمیش ئەو کەسە بووە کە سەرۆکوەزیران بوو بەیانە بوو بێ دەسەڵاتی هەبوو بەڵێ قوربان هەمیشە چی بووە سەرۆکوەزیرانی سێبەر هەبووە یعنی ئێستا بۆ نمونە سۆدانی ینی سۆدانی سەرۆکوەزیرانی سێبەر بووە مدەتێک سەدر بەڵێ ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەمانە بۆی لە ڕاستیە ئێمە ناتوانین لە عێراقێکمان هەبێ کە ئەو سەرۆکوەزیرانی کە ئەبێت
پێ بنێ بە کۆمەڵی ئەلغامەکانی پێیان نەتەقێتەوە ئەمەشێکە لەو مەرجانەی کە تەعجیزیە کە قورسە هەرچەندە زەیدی ئەیکا بەڵام زەیدی لەو ئاستەیانی لە ڕاستیەکەی زەیدی کوڕێکی گەنجی بازرگانی بزنسمانە هیچ ممارەسێکی سیاسی نییە هیچ میلیشیاک لە پشتی نییە وەکو کازمی وایە بەعکسەوە کازمی تا ڕادێک خۆی لە دەستگای استخباراتیەوە هاتەوە عنی تۆزێک لە گەمەکە شارەزا بوو خیبرەیەکی هەبوو ساڵانێکی زۆر لەناو مەعارەزەی عێراقیا بوو بەڵام زەیدی مۆیدی 84 ینی ئەمانی کە لە مالیکی و ئەمانە ینی بە باپیری ئەوە شن کاکە ئەو ساڵانێکی زۆر ممارەسی سیاسەتیان کردووە بۆ لە ڕاستیە ئەمەی کە لە عێراقا ئەگوزارێک کە ئیسرائیلەکان کو مەرج ناوە لەسەر ئەمریکەکان کە نابێ بە هیچ جۆرێ حەجی شەعبی ممارەسی سیاست کە بەشدار بێ لە دروستکردنی حکومەتە بۆ چکە گە بەشدار لە دروستکردنی حکومەتە ئەو لە ڕاستیە هەموو گەمەکەمان لێ تێگەدا دێمە سەر عێراق تۆ زەورتە قساکەسەرەوە سوزان دێم وەلای بەڕێزت وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان هەمیشە خۆیان بە خاوەن ێزانن چ عەرەبستانی سعودی چ ئیمارات چ قەتەر چ عمان چ ئەوانی تریش ئەوان بەشێکی گەورەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارە و هەژمونێکی هەمیشەیان هەبووە ینی پێیان وایە ئەگەر ئەوان نەبن ئەگەر ئەوان فیدی ئەم دۆخە نەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ پارەکەی ئەوان ناچتە پێشەوە و ئەمە بوو بە بەشێک لە پلانی ئەمریکاش بۆی کە مامەڵەی ملیاران دۆلار لەگەڵ قەتەر لەگەڵ سعودیە لەگەڵ ئیمارات بکات لە دۆخی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا پێگەی وڵاتانی عەرەبی چۆنە بێت ئێمە بینیشمان لە شەڕی ئێران و ئیسرائیل ئێران باڵین ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێرانە پەلاماری زۆر دران ینی هێرشی زۆر کرایە سەر وڵاتانی کەندا و وڵاتانی ئیمارات وڵاتانی کویت ینی بەشێکی زۆریان قوربانی زۆریان داوە کاریگەری خراپی لەسەر دۆخی گەشتیاری دۆخی پیشەسازی ئەوان بەجێهێشت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە چۆن پێگەی وڵاتانی عەرەبی ببینین کە تەماشای وڵاتانی کەنداو دەکەیت دەبینیت بەرەیەکی یەکگرتویان نییە تۆ ئیماراتیەکانت هەیە لەگەڵ بەحرێنیەکان لەلایەکی تریشەوە قەتەر و کوێتە هەیە لەگەڵ سعودیە لایەکی تر سعودیەش هەیە لە ناوەڕاستە دەوەستێتە مەبەستم ئەوەیە تەنانەت لە ناو میدیای عەرەبدا دەبینیت قسەی زۆر دژی بەحرێن و قەتەر و پێیان دەڵێن ئەوانە کە پشتیوانی لە زایانیستەکان دەکەن بەڵام لە کاتێکی ترەوە کوێتەکان هەیە لەگەڵ قەتەرەکاندا نەکە ئەوانە جۆرەکان هاوپەیمانی ئێران و تورکیان ئەمەش پارادۆکسەکەی دژبەیەکیەکە قەتەرێکت هەیە کە هاوپەیمانە لەگەڵ ئێراندا و ئێرانیش پەلاماری قەتەری دەدات و هێرش دەکردە سەر قەتەر بەتایبەت لە شەڕی 39 ڕۆژەدا و لەگەڵ ئەم نائارامی و منبلانی نوێدا بەتایبەتی قەتەر کوێت و سعودیە و لە کاتێکدا ئیماراتیەکان هەوڵ دەدەن وەڵام بدەنەوە و ئیدانی هێرشەکانی ئێران دەکەن و شەرم ناکەن کە پەیوەندی دیبلۆماسیان هەبێ لەگەڵ ئیسرائیلدا کێشەکە چییە؟ جیهانی عەرەبی هیچ کاتێک یەکگرتوو نەبوون هەمیشە دابەش بوون پارچە پارچە بوون هەندێکیان سەر بە ئێران بوون هەندێکی تریان سەر بە تورکیا بوون یا دوای تورکیا کو هەندێکی تەناوڕاستدا ماوناتەوە سەر بە وڵاتەیەکی توەکان ئەبرە بدوی شوێنی ئەمریکا و ئیسرائیل کەوتن دەمێت یەک کۆمنتی بچکۆلە بدەم لەسەر قسەکانی میوانە بەڕێزای کرد کە باسی حەماس و حەشی شعبی کرد کە باسی حەسەن نەسڕڵڵای کرد کە ئەوانە بە ئاسانی لەناو نابرێن و چونکە ئەوانە گروپی ئایدۆلۆژیان و بەشێکەکەن لە تەونی کۆمەڵاتی قسەیەش ڕاستە چونکە ئەو گروپانە ئایدۆلۆژیایەکیانە حوسیەی حوسیەکان من حەزب الله بن حەماس بێت بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی واقعیانە تەماشایان بکەن و بزانین کێ ئەو لایەنەی کە کۆمەکیان دەکات و پشتیوانیان دەکات و هێزێکەیە کە پشتیوانیان دەکات دەبینی ئێرانە کە پڕچەکی دەکردنیانە فەڵەستینەکان بەشی هەر زۆری فەڵەستینەکان ئەو باش دەزانن کە ئێران فەرمانی کردووە بە حەماسە کە هێرشەکەی 7 ئۆکتۆبەر بکات لە دژی ئیسرائیل و کار بکاتە بۆ لە ناوبەتنی ئەو ڕێکوتن ئەشەی کە احتیمالێک بوو کە سەر بگرە نێوان سعودیە و ئیسرائیلدا واوەی کە لە ئێستا لە لوبنان دەیبینی شتێکی مێژویە بە چ ماناک واتە تۆ دەبینیت لەسەر مێزێک نوێنەری یاخود وەفتی لوبنانی هەیە وەفتی ئیسرائیل هەیە کە کار دەکەن پێکەوە بۆ ئەوەی کە بگەن بە ڕێککەوتنێکی ئاشتی پێم وایە بێگەلانی لە ناوچەکە ماندوو بوون لە شەڕی بەردەوامی یەک لە دوای یەکە
و هەمیشە کاتێک کە قوڵتر تەماشا دەکەیت دەبینیت ئێران هەیە کە بە بەردەوامی لە ناوچانادا ڕۆڵ دەگەڕێت و یارمەتی گروپە ئێرانیەکان و لوبنەکان و حوسیەکان دەدا هەمیشە هیوایەکەی ئێستا حوسیەکان لەکوێن حوسیەکان ئێستا لەکوێن حوسیەکان ئێستا پاشەکشیان کردووە هیوادارم بۆ شێوەش بەردەوام بێت چونکە ئەمە پەرەسەرنێکی ئەرێنیە کە حوسەکان پاشەکشێ بکەن و پەلامار نەدەن و پەلاماری کەشتەکان نادان و پەلاماری هیچ ئامانجێکی سەربازی نادەن و ڕەنگە دەرکیان بەوە کرد بێت و ڕەنگە ئێستا ژیرتر بن و لەگدانەوەی زیاتریان نەبێت بۆچی تێوە بگلێن لە نائارامی و ململانیەیەکی نوێ و ینی نەهامەتیەکی نوێدا بۆیە پاشەکشیان کردووە حەزبوڵڵا زۆر بەتوندی لاواز کراوە حەماس لاواز کراوە ڕژێمی ئێرانیش هێزە سەربازیەکەی بە تەواوەتی لاواز کراوە لە ناونەچە بەڵ لاواز بووە بەڵام میدیاکان بەهێزە ئەگەر تەماشای میدیای ئێرانی بکەیت و کە پشتیوانی لە ئێران دەکەن دەبینیت کە ئێرانی زلهێزێکە لە ناوچەکەدا سوزان خان بەڵێ دەمەوێت لەسەر ڕۆڵی بەریتانیا سوزان ڕۆڵی بەریتانیا وڵاتانی ئەوروپا ئێمە لە شەڕەکە بینیمان کە ئەوان جۆرەکان هاوکاری ئەمریکایان نەکرد بۆ شەڕەکە بەڵام لەو لاوە خۆ دەزانی دۆستی زۆریان هەیە لە ڕژات ناوەڕاستە چ وڵاتانی عەربی چە کورد هەمیشە وەکو دۆست سەریکتریان کردووە ئەمە جۆرەکان ڕاستە پشتیوانی ئەمریکایان نەکرد بەرامبەر بە شەڕ بەڵام لەو لاشەوە لۆمە دەکرێن لەوەی کە پشتیوانی هاوڕێکانی خۆیان نەکرد پشتیوانی دۆستەکانی خۆیان نەکرد لەو کاتەیە کە دۆستەکانیان لەژێر هەڕەشەیە بوون لەژێر پەلاماردانە بوون وڵاتانی عەربی هەمویان بەشێکی گرنگیان دۆستایەتی زۆر گرنگیان لەگەڵ بریتانیا وڵاتانی ئەوروپا هەیە ئەم پارادۆکس نەبوو ئەمە بۆ بریتانیا بۆ وڵاتانی ئەوروپا کە لە هەردوو لاوە ویستیان خۆیان دوور بگرن بەریتانیا بێلایەنە پشتیوانی لە شەڕ ناکات دەڵێت نامانێت بەشداری بکەین لە شەڕدا بەڵام پەرەسەرنێکی ئەرێنی ڕوویدا لە هەفتەی ڕابردوودا بوو کە بەریتانیا ڕێکخراوێکی ئیسلامی باتی ڕێکخراوێکی تیرۆریستی ناسانتە بۆم بە ساڵانێکی زۆر فشارێکی زۆر لەسەر حکوومەت هەبوو کە سوپای پاسدارانی ئێرانی وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی بناسیێنێت و ئێستا ملکەچی ئەو فشارانە بوو بۆیە شانشینی یەکگرت و چەند سیاسەتێکی سیاسەتی ناوخۆی ناجێگیرێت لە ساڵانی ڕابردوو تا چەند سەرۆک وەزیرانێکمان هەبوو دانەیەک دەڕۆیشت و دانێکی تازە دەهات ئەو دەڕۆیشت و دانەیەکی تر دەهاتە بۆیە پارەیەکی زۆر نییە کە ینی پارێکی زۆر خەرج کرا لە شەڕی ئۆکراینیادا و بارودۆخی ئابووری بریتانیا باش نییە بۆیە نایەنەوێت پشتیوانی لە شەڕێکی وها بکەن هەر ئەوە شەوکەوەی کردووە ئەمریکیەکان ناڕەحەت بن هەمان شتیش بۆ ئیسرائیلەکان کە ناڕەحەتن بەرامبەر ئەو هەڵوێستەی بریتانیا کە نەیویست بەشداری بکاتە ڕەنگە بەوریاییەوە مامەڵە بکان و دایانێ بزانن چی ڕوودەدات و بیان و دیمەنەکە ڕوون بێتەوە بەڵام ئەوەی کە گەڕایی هەرچەندە ئەو حکوومەتانەی کە دەگۆڕن دەبینیت بەردەوام پشتیوانێکی بۆ پرسی کورد لەلایەن بەریتانیاوە بۆ من نامایی ناومێدیەکی گەورە بوو و خیانەتێک وا بوو کاتێککە ئەحمەد شەرەحات یەکسەر پشتیوانیان لێ کرد و پشتیان کردە ئەو هێزە کوردیەی کە هاوپەیمانی بوون و یەکسەر پشتیان کردە ڕۆژ ئافا و بەڵام پاشەکشە دەکەنەوانە لەو هەڵوێستە دواتر دەگەێت چونکە مەسەلەکە تەنیا کاتە پێشەوەی کە ئەو گۆڕانکارە دووبارە ڕووبەداتەوە لە هەڵوێستەکاندا ئێمە تەماشای ئێران دەکەین ئێستا پێش 7 ئۆکتۆبەر ئێران لەکوێ بوو ئێستا ئێران لەکوێ حەزبوڵڵا لەکوێ حەماس ئێستا لەکوێ و هێزەکانی ئیزرائیلەکانی تر لەکوێنە و هەمویان وردە لەناو دەچن زۆر باشە کاکتور کاردۆ کورد لە ڕۆژهڵات ناوەڕاستە و بە خێرایی چاوێکی بیا بخشین لە ڕۆژاوای کوردستان ئەمە بینیمان کە ئێستا تا ڕادەیەکەوە تا مەرسومێک هەیە و خوان واتەنی بەشێک لە مافەکانی کورد لە مەرسومەکەی جیان کراوەتەوە کورد ئێستا لە پەرلەمانی سووریای ئەندامی هەیە زمانی کوردی پێگەیەکی بۆ خۆی گەڕێنراوەتەوە خوێندنی کوردی جارێکی تر هەیە ڕێگەزنامەدراوە بە بەشێک لە هاوڵاتیانی کورد لەوێ
ئەمە بۆ ڕۆژاوای کوردستان هەمانە لەولاوە زۆر ئەبینین جۆرەکان تورکیا لەگەڵ ئەو بەهێزبوونەی کە لە ناتۆی بینێ بۆ خۆی جارێکی تر بابەتی پرۆسی ئاشتی گەرم بوویەوە لەنا عراقیشا ئێستا تا ڕادەیەک پرسیاری زۆر لەسەر ئایندەی کورد هەیە کورد کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کێشەی ناوخۆی زۆر زۆرە نەیتوانین تا ئێستا کابینەیەکی نوێی حکوومەت هەرێم ڕابگەینێ بەرامبەر بە بەغدا جۆرەکان پنتی لاوازی هەیە ئەمە واکات کە بەغدا بیر لەشتی بکاتەوە لە ڕۆژهاتی کوردستانیش جارێکی ترۆک وتم بابەتی کورد دێتەوە ئاراوە بەدڵنیاییەوە بابەتی منطقەی جوداخوازی یان ئەوەی کە عراقچی ناویێنێ بەرەو ئەوەی کە خۆیان جیاکەنەوە هەموو ئەوانە کورد ئێستا لە ڕۆژهاتی ناوەڕاست تا چۆن سەیری خۆی بکات ئاڵنگارەکانی بەردەم کوردچین و دەرفەتەکانی ژەگەر هەبن خۆی کاکتۆر ئەگەر لە هەر چوار پارچەکە سێرکەین تاکە پارچەیە کە دەستوریان پارێزرابی هەرێمی کوردستان ئەمەی کە پێوترێ باشووری کوردستان باشە ئەنی ئەوە لە ڕێگەی دەستور و پارێزراوە لە دەستوری عێراق چەسپێنراوە کە ئەمە هەرێمێکە و پارێزگاری لەکەوت تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم ئەو مێژووی کە هەمانە یاخود با بڵێن ئەو 20 ساڵ بەرەو سەر کە لەگەڵ دەوڵەتی عەرەبی عێراقیە وەکو ئێمەکو کورد بینیمانە ڕاستیەکەی گۆڕانکاریەکە لەگەڵ ڕژەمی بەعس ئەوە بووە ڕژەمی بەعس بە تۆپ و تیارە بووە ئەمان لە ڕێگەی سۆفت پاوەرەوە لەگەڵ ئێمە ئیشان کردووە لە ڕێگەی نەرمەهێزەوە مامەڵەیەکی خراپی لەگەڵ ئەمەیان کردووە وەختی خۆی سەدام حوسێن بە مابڵین هەم بە سۆفت و هەم بە نەرمەهێز و بە هێزی ڕقیش لەگەڵ ئێمە مامەڵەیە کرد بەڵام ئێستا ئەویان بۆ ناگونجێ و بەداخەوە لە 16 ئۆکتۆبەریشا بینیمان کە چۆن بەداوابەکانیان بەسەر پێشمەرەکانە ئاڕۆشتن ینی ئەوە مێژوو ئەوە هەمیشە لەبەر چاومانامێنێتەوە ئەمە مێژوویەکی ناخۆشە بۆ ئەمی کە لەگەڵ عێراق ئێمە هەمانە هەستەکەی ئێمە هەر لە جەنگین ئێمە کۆتایی پێ نەهاتووە ئێمە وەکو کورد هەمیشە کاتی خۆی کە دەوڵەتی عێراق دروستەکرێتەوە کە سەکردەکانی کورد دەچون بۆ بەخا باز لەوە کرێت کە خۆویستانە ئێمە ئەچین عێراق دروستەکەین و عێراقێکی دیموکراتی عێراقێکی فیدراڵی بەڵام ئەوەی کە لە عێراق ئەبینرێ هیچ ممارەسەیەکی دەوڵەتی فیدراڵی نابینێ لە عێراق یعنی تۆ ئێساش وا مامەڵاکرێ لەگەڵ عێراق ینی هەر لە خیتابی سیاسی خۆیان ئەوەی کە پێوترێ ئەو خیتابە سیاسی کە لە عێراق هەر ئەڵێ شیمال العێراق یعنی تۆ ئەمە هەر لەسەر لە مێنتاڵەتی ئەو عێراقیەکان ئەمە ئەبینیتەوە بۆی لە ڕاستیە دۆخی کورد لە عێراقا ئەو دۆخە باشەی نییە تاوەکوێ مقارنێکێن بە پارچەکانی تری ئەگەر سێری ڕۆژئاوا بکەیت ڕاستەکەی ڕۆژئاوا تا ڕادەیەکی زۆر ئەوە بوو کە ئێمە ئەمەی کە هەمەمانە ئێستا با لە دەستی نەدەین چونکە ڕێکەوتێکی نێودوڵەتی کرا کە خیانەتێک بوو بەرامبەر بۆی بەهێستنیتان هەڵەبژێنی خۆ مەقسەی منێ مەقسەی تۆم باراکە ئەحمە شەرع هاتووە لە ئێوە بەهێسترە کاکە کۆتایی پێێنین داعشەکان دێنەوە بۆوان باشە ئەو سەرجینانی کەن ئەو داعشانی کە سزمان کردوون و چەند ساڵێک ئەو بمانە پارێز و هەزارەها کوڕکچی ئەو بوون بە قوربانی لە پێناوی ئەوەی کە دیفاعکەن لە ئازادی ئەم خەڵکی سووریا و هەروە ئازادی وڵاتانی جیهان ئێمە ئەوە ئیشەکە ئەو کۆتایی پێهات چونکە ئێمە پارەمان پێداوانە مەقسەی هینوش بوو دۆناڵد ترامپ بوو لە ڕاستیە ئەو خیانەتە گەوری کەکرا لە ڕۆژئاوا ئەوەی کە چاوەڕێ لە ئەکرا هەر ئەوەی تۆ لەمە زیاتر ناتوانین لەگەڵی بڕیت چونکە بۆ هەم ئەمریکا لەگەڵ ئەحمە شەرعایە ینی دۆناڵد ترامپ و ئەحمە شەرع عەترە گۆڕنەوە لەگەڵ یەکتریە قسە و سوحبەتیان لەگەڵ یەکتریە تۆ ناتوانین لەگەڵ لەسەر مێزی گفتوگو لەگەڵ ئەمەدا بنیشی بۆیە بێت تۆ ڕازی بی بەمەی کە ئێستا هەیە یعنی وەکو چۆن بڵێ تۆ دیفاکتۆیی کە هەبوو پێشووتر ئەو پێگەی کە هەبوو ئێستا بەرەبەر لە لاوەزبوونایە لە ڕاستی ئەگە بچی بۆ باکووری کوردستان ئەگە سێری پرۆسی ئاشتی بکەین لەوێ پرۆسی ئاشتی لەلایەن پارتی کرێکارانی کوردستان و تا ڕادەیەکی زۆر دەستپێشخەرێکی زۆر کراوە تۆ چەکت داناوە تۆ بەڕەسمی خۆتوانوتەوە یعنی پاکەکە باز لەوە ئەکا کە ئەمە ئینتر هێزی چەگاریە خۆ با بڵێن شۆڕشی چەگاریان گواسوتەوە شۆڕشی جگاری گواسێتەوە بۆ قۆناغێک کە پێوتێ قۆناغی با بڵێن سیڤڵ قۆناغی گەڕانەوە بۆ ناو شارەکان و ممارەسەکردنی سیاست بەڵام لەولاوە ئەبینی تورکیا سەرقاڵە بە شەڕێکی تری خۆیەوە تورکیا ئەردۆگان ئەوێکی ئەردێ خۆیکە بە پۆتینێکی تر لە ناو تورکایە یعنی ڤلادیمیر پۆتینێکی تر لە ناو تورکیا دروستە بێ کە بە هیچ جۆرە ڕێگەنادا ئۆپۆزیسیۆن دروست بێ هەر ئۆپۆزیسیۆنی دروستە بێ کێشەیەکی یاسایی کێشەیەکی بۆ دروستەکات و ئەیباتە دەرەوە تۆ لەگەڵ ڕەگەزەکەی خۆتە ئاوابی لەگەڵ تورکی خۆتە ئاوابی لەگەڵ کووردا چۆنەبی بۆیە بەڕاستی ئەبینی زۆر بەخاو ئەڕوا بڕێەوە ئەگە سێری ڕۆژهەڵاتکەین ڕاستەکەی ئەگەر ئێران لە پێش جەنگی با بڵێن ئەم 6 هەفتە یاخود پێش ئەوەی کە کوشتنی خامینەی کە یەکەم ڕۆژی جەنگ بۆ دەست پێ بکە ئێمە ئەزانین ئێران لە ناو تارانە بە هەزارەها کوڕکچی خۆی کوشت
بۆیە لە ڕاستی ئەم ڕژێمە هیچ ناتوانێت کۆمپرۆمایزێکی لەگەڵا بکرێت ناتوانێت ڕێکوتنێکی لەگەڵا بکەیت بەرامبەر بەوەی کە دەست بکاتەوە لە ڕۆژهەڵات بۆیە لە ڕاستیە لە هەر چوار پارچەکە تۆ چواردە دراوی و ئەمە توانی تا ڕادەیەکی زۆر بڵی خیانەتێکی نێودوڵەتیە لە کورد دەکرێت بەچی بەوەی کاکەەوە ئیشی خۆتان نتوانن بیکەن ینی ئەمە گەبگەرن بۆ قسەی دۆناڵد بێ لە تێرمی یەکەمیە ئەو ڕۆژێکی هەرشکرا سەر کەرکووک یەکی لە بڕاستیلەکان لێ پرسێ لە کۆشکی سپیە ئەڵێ ئەوە هێزەکانی حاجی سعبی کە سەر بە ئێرانن کە قاسم سلێمانیان لەگەڵایە ئەبوو مەهدی مۆنیسیان لەگەڵایە ئەمە پرسیارەکە بەم جۆرەیە تۆ چی ئەڵێ بۆی کە هێزەکان ئەچن بەرەو هەولێر کە قونسڵیەکەمان لەوێ ئەڵێ ئەوە شتێکە تایبەتە بە عێراقیەکان ئەمە ناتوانین تەداخولکەین لەوێ ینی ئێمە لەو دۆخەوە تێگەیشتوین کە هەم سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بریتیە لەوەی کە کردنەوەی پێگەی کورد نەک بۆی کە کورد بچێتە پێشەوە بەداخۆ ئێمە کێشەی داخۆی خۆمان زۆترێ لەوەی کە بڵی خەتای ئەوانە بەڵام لە ڕاستیە سیاسی نێودوڵەتی سیاسێک بۆ بەرامبەر بە کورد هەمیشە ئەو کاتی کە پێیسی پێ بووە دەرگای کراوە بووە بێبەزەی ئەو کاتی کە پێیسی پێ بوو من لە شەڕی داعشە هەرچی ینی فرانسە هۆڵاند ناوچیە سەرگۆزیرانی بریتانیا هەمیانە هاتن بۆ لای دایک و کوڕی شەهید ئەمە چی بوو لەبەرەوەی تۆ شەڕکەرێکی ئازا بوویت دیگەی تۆ شەڕکەرێکی بەهێز بووی بۆ لە ڕاستی ئەمە مێژووە بۆیە ئێمە ژەبێت لە مێژوە فێر بین کە هەر نەمیشە نەک شەڕکەرێکی ئازابین بەڵکو ئەبێتی لەمە دوازیاتە مشوری ماڵی خۆمان زۆر سپاس کاردۆکریم توێژی شۆڤەکانی دەوڵەتی لەگەڵمان بووی بەڕێز سوزان کوێتاس ڕۆژنامەوان شۆڤەکانی دەوڵەتی لە بریتانیا کە تا ئێستا لەگەڵمان بووی بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان بە هیوایەوەی کتاری بتمان وەڵامی ئەو پرسیاران بدەینەوە کە پەیوەستن بە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر کاریگەری ئەو شەڕ و ناخۆشیانێک ئێستا لەپێشەوە تا بەرنامێکی بەخوای گەورەتان ئەسپێرم خوا تا لەگەڵ